دایکە عایشە لە پێغەمبەری خوا پرسێ صلی الله عليه وسلم ئەی پێغەمبەری خوا ئەگە چوومە سەر قەبران بڵێم چی؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێرێکا فەرمێ بڵێ السلام على أهل الديار من المؤمنين والمسلمين. سلامتان لێبێ، سلامتان لێبێ خەڵکی گۆڕستانەکە. ئەهل الديار ئەی خاوەن ماڵەکان، دیار یعنی دوور، یعنی ئەی ئەوانەی کە لە نێکەی نیشتە جێبوونەکانی قەبرانە ماڵتان بۆ خۆتان گرتووە. السلام عليكم أهل الديار من المؤمنين والمسلمين يرحم الله المستقدمين منا والمستأخرين. خوای گەورە لە ئێوە خۆش بێ کە دەست پێشکەر بوون و ڕۆیشتن و بەجێتان هێشتین. خوای گەورە لە ئێمەش خۆش بێ کە بە دواتان نادەین. وإنا إن شاء الله بكم لاحقون. ئێمەش ئینشاءڵڵا بە دوای ئێوەیە دەین و پێتان ئەگەینەوە. لە زیکرێکی ترا السلام عليكم دار قوم مؤمنين. سڵاو لە خانووی ئیماندارەکان. السلام على أهل الديار. سڵاو لە خاوەن ماڵ. الله ئەخر کەوتمان ئەمە پرۆژەی نیشتە جێبوونە زۆرمان باوەڕمان نەکرد. السلام عليكم أهل الديار. ئەم هەموو زاراوەیە هاتووە بۆ سەلامکردن لە ئەهلی قەبرستان، هەمووشی معنای ماڵ و خانوو و نیشتە جێبوونە.